کوردستان نیشتیمانی جوان چاوگی هێز و وزەیجان هۆکاری بوون و مانەوەمان سروشتی ئەم نیشتیمانە قەشەنگەیە زەمنێکی دوور و درێژە هۆکاری وابەستەی خۆمان و باو باپیرانیشمانە بۆ هەڵدانەوەی لاپەڕێکی مێژوو ڕوو لە هەر گۆشێکی دوور و چەپەکی ئەم نیشتیمانەکەی جوانی و ڕەسەنایەتی تاوەدا کاتێکیش بنە و بارخانە ڕوو لە هەورامانە ئەوە دڵ و ڕۆح بۆی حەیرانە بەڕێوەین بۆ ناوێکێک لە جوانترین دێکانی کوردستان سروشتێک لەگەڵ یەکەمین ژواندا هەست و هۆشت کێش دەکا و تین و تاوی عشقت جۆشەدا پێگەیەکی گەورەی لە زانست و زانیاری هەیە لە مێژوودا سەدان ساڵە بۆتە سمبوڵی پێشکەوتن و ڕۆشنبیری سەدان ساڵە شوێنی حەکیمان و زانست خوازانە هەزاران ساڵە بۆتە پەناگەی یار و نەیار هەر کەس لێ قەوما بێت شاخەکانی پشت و پەنای بوون و خەڵکەکەشی لە باوەشیان گرتووە دەیەکی هەورامانی لەهۆنە و جوانیەکانی لە نێو خۆیەوە دێ سروشتێکی جوان و دەستکاری نەکراوی هەیە سحری جوانەکانی کەلێنەکانی ڕۆح پڕ دەکەنەوە مێژووی ئاوەدانی سەرگەت زۆر کۆنا چونکە چەندین گۆڕستانی دێرین و وە چەندین شوێنەواری خواپەرستی لێیە کە هێمان بۆ بوونی ژیان لە زەمنێکی دوور مەودادا هەندێک پێیان وایە ئاوەدانیەکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 1000 ساڵ و شارەزانی مێژوش باسی 900 ساڵێک دەکەن دێکە شێخنشینە سڵاو ئازیزانم ئەم کاتتان باش لە بەرنامەی جێپەنجەی مێژوو بەردەوامین لە گەڕان و دەمانەوێت بەردەوام لاپەڕە زێڕینەکانی مێژووی وڵاتی کوردەواری هەڵبدەینەوە بەبێ وەستان ئەڵلقەی ئەم جارەی جێپەنجەی مێژووم هێناوەتە سەرگەتی هەورامان دەمەوێت مێژووی سەرگەت و باوەناوس هەڵبدەمەوە یاخۆت ئێوە ئاشنا بن بە کۆمەڵێک زانیاری نوێ لەسەر مێژووی سەرگەت باوەناوس و سەرگەت گفتوگۆی ئەم جارەمانە بێت دەمەوێت باوەناوس یەکلایی بکەمەوە ئایا سەر بە کاکەیەکانە یاخۆت سەر بە شێخانی سەرگەتە یاخۆت سەر بە بزوتنەوەی حەقەکانە ئەمڕۆ هەوڵی تەواو بدەم بەوەی کە ئەم مێژووە بە تەواوی یەکلا بکەمەوە کۆمەڵێ زانیاری نوێتان پێشکەشەکەین و بینەرمان بن سەرگەت نیشتیمانە بچکۆلانەکەی باوەناوس و پەناگا پۆڵاینەکەی ئەفراسیاوبەگ باخە ڕنگاڵەکەی قسە نەستەخەکانی حاجی کەرەم چاوگی ئیلهامی ساداتی سەرگەت و ڕۆچوونە عیرفانەکەی دایە خەزان سەرگەت تابلۆیەک لە بەهەشتی خوداوەند لەسەر زەمین نازی ئەو سروشتەی پەلکێشی کردن بۆ ئەوەی حیکایەتە حەشار دراوەکانی ئەو نیشتیمانە بچکۆلەیە بکەینە ملوانکەیەکی زێڕینی دیکەی بەرنامەی جێپەنجەی مێژوو بەرز ئەم گوندە تاریخێکی زۆر زۆر دێرین و کۆنی هەیە ئەو تاریخی کە هەیەی ئەوەی کە من بزانم بە پێی سەرچاوەکان ئەگەڕێتەوە بۆ پێش زاینیش ینی تقریبان لەو کاتەوە هەیە بەڵام وەکو ئاوەدانی کە ئەمە بزانین ئاوەدانی تێدا دانیشتوێ و ئێمە بیان ناسین شەجەرەی ئێمەیە کە ئەمە شەجەرەیەکی اینمان هەیە نووسراومان هەیە و بە مۆری ئیمزاوە زیاتر لە 900 ساڵ ئەم دێ خەڵکی تایە پێش ئەمەش خەڵکی تیا بوو چونکە ئەمە هاتوین بەسەر هاتوین دانیشتوین تیا کەواتە خەڵکی تیا بووە بەڵگەشمان چێ بۆ ئەمە قەبرستانە سە بڕۆین لەم دێیا 50 قەبرستانی کۆنی پیشانە دەم هی پێش ئیسلام هی ئیسلامیشی زۆر زۆرتیایە لەبەرەوە دەیەکی زۆر زۆر دێرینە بەڵام ئێمە ئێستا حالیان تەنها باسی ئەوە ئەکەین کە تاریخەکەی لە 900 ساڵ پێش 1970 تا 1000 ساڵ پێش ئێستا ئەم نەوەی ئێمە ینی بابن ئەم باو باپیرانی ئێمە لێرە نیشتەجێ بوو پێشەوەی بێمە سەر هەر باسێک ئەفراسیاوبەگ یەکێک لە جەربەزە بیۆرەکانی هەورامان پیاوە سوارچاکەکەی لەهۆن و سوپا سالارەکەی جافەسان
پاڵەوانی داستانی پۆلیسخانەکەی هانەگەرمەڵا. ئەویش لە پەنای مەزاری باوە ناوزدا بە ئارامی ڕاکشاوە و دەیەوێت وەک کەمیشە چاوی لە هەورامان بێت. دواتر حاجی کەرەم سەرگەتی قسەزان و حەکیم و گەورەی هەورامان خۆزگە مەرحەباییکردن بە کێشوایە، چونکە پیاوی وایە حەقیەتی 3 چیلۆ مەرحەبای بکەیت و هەیە دوان و هەیە چیلۆیە، پیاوی واشەیە هیچ. ئەمە یەکێکە لە وتەکانی حاجی کەرەم سەرگەتی، پیاوی ناودار و قسەزانی ناوچەی هەورامان، کە تا ئەمڕۆژ هەورامیەکان بە قسەکانی ئەو خۆیان لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دەردەخەن و بە حەکیمی گەورەی ناوچەکەی دەزانن. حاجی ئەڵڵا کەرەم حەمەکەریم مەلا حەمامین ساڵی 1970 لە گوندی سەرگەتی هەورامانی لەهۆن لە بنەماڵێکی دیندار و مامناوەن لەدایک بووە. دەجێڕنەوە کە حاجی کەرەم مرۆڤێکی زۆر دڵکراوە و هێمن و وریا و قسەزان بووە. لە کاتی گفتوگۆکردندا زۆر وشەی تەڕ و جوان و پاراوی بەکارێناوە. قسە و پند و ئامۆژگاریەکانی جێگەی تێڕامان و لێکدانەوەن و هەورامیەکان قسەکانی لە ڕیزی پەندی پێشیناندا دادەنێن. سەرگەت سەر بەناحەی بیارەی پارێزگای هەڵەبجێ و 75 کیلۆمەتر خۆرهەڵاتی شاری سێمانیە و 12 کیلۆمەتر خۆرهەڵاتی خورماڵە و 15 کیلۆمەتر باکووری ناحەی بیارەیە، 21 کیلۆمەتریش باکووری خۆرهەڵاتی پارێزگای هەڵەبجەیە. هاتمە سەر مەرقەد یاخود مەزاری باوەناوس. ئەو باوەناوسی کە لە پێشدا باسم کرد کە 3 لایەنی سەرەکی لە کوردستاندا بەی خۆی دەزانێت. ئەمڕۆ جگەلەوەی کە مێژووی سەرگەت بە جوانی هەڵە دەمەوە دێژی قەشەنگ و جوان و نازداری هەورامان، دەمەوێت لەگەڵ مامەسا عەبدوڵڵا باسی باوەناوس و مێژووی باوەناوسیش بکەین. مامەسا ئێرە کوێیە؟ ئێرە مەزارگەی باوەناوسی سەرگەتیە قوربان. باسیەکەن ئەمڕۆ. بەڵێ باسیکەن لە خزمەتاری ئینشەڵا توانین شتێک بە پێشکەش بە جەنابتان بکەین کە جێگەی ڕەزامەندیتان بێ ئینشاءڵڵا. ئەمە مەزارگەی باوەناوسی سەرگەتیە کە لە بیدایەتی نهایەتی قەرنی 4 و بیدایەتی قەرنی 5 ژیاوە بەپێی ئەو بەڵگەنامانە کە لەسەر باوەناوسن. ئەڵێ نامیم بلەن و شۆرەتم ناوس، بابۆم ئەحمەدەن ساحیب جاو کاوس، پێکانم وەسەر جوقەی پەرتاوس، زاد ئاسوارنان چەنیکەی کاوس. ناوم بلەیە شۆرەتم ناوسە، باوکم ئەحمەدە ساحیب جاو هەیبەت و هەیمەنەی خۆی بووە. ئەڵێ من وەکو پەڕی تاوس تاجی تاوس لەسەر مایە کردومەتە سرم کە لەنەوەی کەی کاوسم، ئەمە خۆی لە شعرەکە وا ئەڵێ لەم شعرایترنەوەی کەی کاوز، بەڵام لەسەر باوەناوس بەڕاستی مێژوویەکی زۆر تەمومژاوی هەیە. بابەناوس خۆی ڕاستیت پێ بڵێم بابا هەموو شاعیرێک هەموو ئەدیبێک ناوێکی مستعاری هەیە، خۆدەسانی لە مێژووەوا بووە. کەس ناوی حەقیقی خۆی کەم بە دەگمەن هەڵەکەوێ شاعیرێک یا ئەدیبێک ناوی حەقیقی خۆی لە بۆ ناوێکی مستعاری هەبووە بۆ شعرەکانی بۆ بەرهەمەکانی. باوەناوسیش یەکێک بووە لە ناوی مستعاری بۆ شعر و ئەدیب و فەلسەفەکەی. وشەی باباش مستەڵەحێکی دینیە بەڕاستی. بابا مستەڵەحێکی دینیە کە تقریباً لە سەردەمی ئەو سەردەمەی ئەو کاتەیە بابا بە پیاوێکی متەقی وتراوە، بە بەهرەمەند و پیر و بەتوانە بابا ناوس. سەرگەت پێگەیەکی مێژووی هەیە، تەکێ و خانەقاکانی جێگەی فکر و فەلسەفە و عیرفان و ئەدەب و خوڕەوشتی بەرز بووە و جێگەی تەسکیەی نەفس بووە. مەولەوی و نالی و سالم و قانع و گۆران زۆرترین هۆنراوەیان بۆ نووسیوە. کۆمەڵە شاخێ سەخت و گەردنکەش، ئاسمانی شینی گرتووەتە باوەش، سەرپۆشی لوتکەی بەفری زۆر سپی، بە دارستان ڕەش ناودۆڵی کپی، جۆگەی ئاوەکان تایە قەتیس ماو، هەر ئەڕۆ ناکەن پێچی شاختەواو،
هاوار و هاژەی کەفچەڕێنی چەم بۆ تەنیایی شەو لایە لایی خەم تو لە ڕێی باریک تو ناوچوون پشکن ڕێبوارە خاتە ئەندێشەی بێبن ناوڕێگا تەق لا ڕێبەردی زل کە هێشتا گردوون پێی نەداوەتل گا سەرە و ژوورە گا سەرە و خوارە تاڵی و شیرینی دنیای ڕێبوارە. خۆ ئەگەر گەشتێک بکەیت بە نێو مێژووی وڵاتی کوردەواریدا ئەو کات بۆ دەردەکەوێت کە مگەلی کووردە چەند خۆژێن و چەند عاشقی خوێندەواری و پێشکەوتن بووە. خۆ ئەگەر ڕق و دەستی کاولکاری داگیرکەران و دوژمنانی نەبوایە ئێستا کوردستان وڵاتێک بوو لە جوانیدا لە جیهان وێنەی نەبوو لە زانست و زانیاری پێشنگ دەبوو. بەس دوژمنان جگە لە کاولکاری و شێواندنی جوگرافیاکەی مێژوەکەشیان ون کردووە و یان دزیویانە بۆیە قورسە بتوانرێت لاپەڕەیەکی مێژووی دێرینی کوردستان بدۆزیتەوە و مۆزەخانەکانی تورکیا و بەریتانیا و میسر و چەندین وڵاتی دیکە دەوڵەمەند کراوە بە مێژوو حەزارەتی وڵاتی کوردەواری. سێڕا هەیە من سێڕا کە ئەوەی بەپێی ئەو بەڵگە نامانە و ئەو لێکۆڵەرەناوانەی کە شتیان لەسەر باوەناوز نووسی و قسەیان لەسەر باوەناوز کردووە سێشت من بەدی ئەەکەم کە تر نازانم لەسەر کامیان ساغە بێتەوە. بەڕاستی ئێمە وەکو من وەکو خۆم بنەماڵی شێخانی سەرگەت سەجەرەی ئەم باوەناوسەمان هەیە کە ئێمە ئەچینەوە سەر نەوەی باوەناوز بە 90 پشت ئەچینەوە سەر ئەم زاتە. ئەم زاتەش لە دوای خۆی بە چەند پشتێک ئەگاتەوە سەر ئیمام زێنەدین عابدی بن عەلی کە نەوەی حەزرەتی ئیمامی عەلیە. ئەمە لە ڕووی پێگەی سەجەرە و ساداتی سەرگەتەوە کە ئێمە باوەناوز بە باپیرە گەورەی خۆمانی ئەزانین. ئەمە خاڵێکی تریش هەیە کە لە حەوت دەورەی یارسانە حەوت دەورەی یارسانە کە هەریەکی دەورەیەکیان هەبووە دەورەی یارسانەکان حەوت دیارەکان باوەناوسیش کە لە دەفتەری ئەینە دەفتەری یارانی باوەناوز دەورەی باوەناوسا هەیە کە باوەناوز بۆتان باسەکەم لە ژیانیا چی کردووە چی نەکردووە کە دەورەیەکی تەواوی هەبووە لە سەردەمی وەکو چۆن سوڵتان سەهاک دەورەی سوڵتان سەهاکمان بووە دەورەی سید نیعمەتمان هەبووە هەر لەم دەورانە باوەناوز لە دەورەی سێهێمی ئەم یارسانانە بۆ دوای ئەوە دەورەی سوڵتانی ئیسحاق یا سوڵتان ساگێت. جا ئەمەش ڕایەک کە بەڕێز کاکەیەکان یا ئەوانە یارسانەکان باوەناوز بە یەکێک لە قوتبەکانی دینەکەی خۆیانیان داناوە. ئەمە یارسانە بەڵام حقیقەتەن باوەناوز هەر لە مناڵیەوە وەکو خراوەتە بەر مزگەوت لە شارە زور و خورماڵ و ئەم شوێنانە خوێندوویەتی علمی شریعەتی ئیسلامی و قورئان و ئەمانەی خوێندووە. دوای ئەوە زۆر زیرەک و بلیمەت بووە کە دەنگوبەیەت بۆ لە سەرگەتا ئابێت تەبەن ماڵی باوکی سەرگەت دەبێتتر ئایا پێش باوەناوز دیار نییە لەکوێوە ئایا هەر باپیر و باو باپیریشی لە سەرگەتا بوون هەندێک کەس ئەڵێن جاف بووە بۆ خوێندن و لەبەر ئەوە سەرگەت لە مێژووە مێژوویکی کۆنی هەیە مەدرسەی دینی تیا بووە باوەناوز هاتووەتە لەم مەدرسەیە خوێندوویەتی بەڵێ پێشتر مێژووی سەرگەت دەگەڕێتەوە بۆ پێش هاتنی ئاینی ئیسلام بەپێی ئەو بەڵگە نامانە و ئەو شوێنەوارانەی کە لە سەرگەتان ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ساسانیش سەردەمی هەخامنشینی و ئەشکانیە هەنی هەخامنشینی ئەشکانی تایەتە دەورەی ساسانی و اینجا هاتنی ئیسلام سەرگەت مێژوویەکی کۆنی هەیە لە ڕاستیدا. جا باوەناوز کە یەتەوە سەرگەت بە دوای عیلما زۆر عاشقە بێ وێڵ بێ بە دوای عیلم و زانست و فەرهەنگە هەر ئەبیسێ کە لە هەمەدانە مەدرسەی هەیە لە بواری فەلەگناسی و لە بواری پزیشکی گانێ چی پێڵێن تۆبر شەوعبی یانێ کوردەواری دەرمانی کوردەواری و ئەوانە ئەچێ بۆ ماوەیەک لە بەڵێ ڕۆکی ئەچێت لە هەمەدان ئەو کاتە ئەکبەتانە ئەبێ ئاشنایەکی تەواو ئەکا بە فکری فەلەگناسی و دەرمانی کوردە حەکیم یعنی باوەناوز حەکیمیشە بێ لە پاڵ ئەوە دوایەوە ئەگەڕێتەوە بۆ سەرگەت لەو کاتە متەزامنە بێ سەردەمی باوەناوز متەزامنە بێ بە عەسری بە 400 کۆچی ئەو کاتە بەغا پێڵێن قیبلة الأهل العلم والفكر والفلسفة خطيبي بغدادي كاتب بغداد ألاونته الله أصبح البغداد في عصر العباسي يعتبر عصرا مزدهرا
في مجال العلم والفكر والفلسفة باوناوس ئاشنا ئەبێ بەمە ئەچێ بۆ بەغاش لەوێ ئاشنایی تەواو بە فکری فەلسفە و فەلسفەی سۆفیگەری ئەمان ئاشنا ئەبێ دوایی یەتەوە بۆ سەرگەت تەسەور کە باوەناوس ئەمەنە لە تەسەوفا ئەتوێتەوە خەریکە وەکو حەلا چۆن وتی ئەنە الحەق من حەقم باوەناوسیش وتوێتی بە هاتووە لێرە تەبلیغاتی کردو وتوێتی سرم پێ بسپێرن بە خەڵکی بڵێ لە سەرچاوی ترۆ هەیە چکە تۆ بڵێ بە سەرچاوەیەک بە باوەڕ ئینسان دایمە ئەگەر بەحسێ بە دووە توێژینوەیەکە یا بە وتارێک ئەنووسی دایمە بێ لە شکابی نابێ بگەیتە یەقین بەڕاستی منیش بەش بە حاڵی خۆم نەگەشتووەتە یەقین ئایا باوەناوس متەسەوفێکی ئیسلامی بووە یاخود یەکێک بووە لە یارەکانی سەردەمی یارسان زۆربەی زۆر جار لێکۆڵێنەوەوان کەناڵەکان خەڵکی وەکو زۆر جار مامۆستا ئەیوب ڕۆستەم هەیە لەم بوارەدا زۆر دەستێت جێگە پەنجەی دیارە یەک سەرگەت لەسەر باوەناوس قسە کە حەقیقەتەن ئێمەش وەکو شێخانی سەرگەت و کەسایەتیەکانی ناوسەرگەت هەرچەند ئێمە ڕێز و حورمەتێکی گەورەمان هەیە بۆ براکاکەیەکان کەوانە مێژوویەکی کۆن و دەرینمان هەیە لەگەڵ ئەم کەسە جوانانە بەڕاستی زۆر جوانن هەڵس و کۆت و ئەخلاق و خۆڕوشتێکی بەرزی جوانیان هەیە ئەگەر فەرزەن حاڵەتێکیش باوەناوزیەکێ بێ لەوانە هەر شانازیە بۆ ئێمە بەکەمی نازانین بەڵام ئێسەی ئەوانەی مسلمانە تونندڕەوەکانی لای ئەومە کەم تا زۆرێ پێیان نەخۆشە ببێتە مڵکی کاکەیەکان یا دیری یارسانەکان بزوتنەوەی حەقەش خۆت ئەمانەش تقریبەنەوانە سەر بە سڵتان ئێسحاقی بەرزنجی و ئەوانە هینیان بە هینی خوانێ ئەمانش کەی ڕۆتێکن لەو یارانە باوەناوزیش هەر پیرۆزیەکی هەیە لای ئەوان ئێمە وەکو خەڵکی سەرگەت بەڕاستی وەکو خوێنەوارەکانی سەرگەت پیاوە خوێنەوارەکان و نووسەرەکان وانە بەردەوام هەوڵ لە هۆڵدان بۆ ئەوەی بگەینە سەرچاوەیەک مێژووی باوەناوزمان بۆ ڕوون کاتەوە کە بزانین باوەناوز ئایا متەسەوفێکی مسلمان بووە سەر بە دینی ئیسلام و ئەوە بووە یاخۆت متەسەوفێک بووە لە دینی یارسان چکە ئێمە ئەزانین هەموو دینەکان بەشی خۆیان خەڵکی متەسەوف و عیرفانیان تیا بووە چ دینی یارسان بێچە زەرزەر بێچە مەسیح بزوتنەوەی حەقەش هەر ئەوانش متەسەوفیان هەبووە و خەڵکی شوێن کەوتیان هەبووە بڵێ دلیلێکی تر هەیە هەندێک لە باحثەکان ئەڵێن باوەناوس وەکو لە سەرگەتا حەکیم بووە کە وەکو چۆن حەکیمێک بووە ئەڵێن لە سەردەمی سڵتان بەدرەدینی حوسنەویە سڵتان بەدرەدینی حەسنەوی کە لە هەم زەمانە بێ لەگەڵ باوەناوس کە یێتەوە سەرگەت لە بواری حەکیمیش و علاجوشتیشە شارەزایەکی تەواوی هەبووە میر بەدرەدین ئەنێرێ بە دوایە کە بێت کچێکی نەخۆشەکەوێ کچەکەی بێ علاجکە بەڕاستی ئەو ناچێت بۆ لای میر بەدرەدین خۆیەت بۆ سەرگەت یە بۆ سەرگەت داوای لێ کا کچەکەی چاگەکاتەوە مارەیەکا لە باوەناوس ناوی گوڵ ئەمبەر خاتوونە بێ ئەم گوڵ ئەمبەر خاتوونەش 5 کوڕی ئەبێ یەکێکیان ناوی بیلال ئەبێ ئەیکە بەبێتە بەمیری حوسنەوی کە خێزنانەکەدایکی ناوی گوڵعەمبەرە بێ خورماڵ بە ناوی ئەو گوڵعەمبەرەوە فترێک ناوی گوڵعەمبەر بووە کە کوڕی باوەناوس بووە لەوێ میری شارە زوور بووە لە خورماڵە ئەم بۆچوونەشەیە لە وابزانم برادر ناوی حەسەن مەحموودە لێکۆڵەرە قسە لەسەر ئەو بابەتە ئەکا و باسیەکە باوەناوز مێژوویەکی تەمومژاوی هەیە بە کورتی بەڕاستی ئێمە لە مێژوودا لە هەورامان زۆر زڵمان لێکراوە زڵم چۆن لێکراوە مێژووی ئەم ناوچەیە بەوەی کە من خوێن بێتمەوە حەوت ئەم ناوچەیە چۆڵکراوە کە ئەخیر جاریان بە دەرزەمی ڕژێمی بەعز بوو هەر لێرە هەتاوەکو سلێمانی مەحزوور بوو ئەم ناوچەیە اینجا لە مێژوودا هەر کەسێک کە لە ویلایەتی مووسڵ لە سەردەمی ئەشکانی و هەقامەنشی و حتا لە سەردەمی ئاشووری و ئەکەدی و فینقیا هەر کەسێک دژمنەکەی لە مووسڵ و کە ئەو کاتە حەزارەت لە کەرکووک و مووسڵەوە دەست پێ ئەکات کە شوێنێکی کۆنیان دیارە کەشکاون هاتوونەتە هەورامان وەکو چۆن لەم ئەخیرا کە جندل ئیسلام پەیا بوو یەک هەورامی جندلیسین نەبوو مسلمانی ئیسلامی تونڕە و هەمووی خەڵکی هەولێ دەشتی هەولێر و گەرمیان و عەرەب و ئەملابوون هاتبوونە هەورامان کە هاتبوونە هەورامان زڵمێکی گەورەشیان لە خەڵکی ناوچەکە ئەکرد نەک ئەوە وەکو چۆن قەبری شێخەکانی نەقشبەندەکانیان دەرهێنایەوە لە مێژووە ئێمە زۆر زڵممان لێکراوە هەرچی دەستنووسمانە ئێمە بە بیرەوەری بۆ بە دەماودەم بۆیان گەڕاوینەتەوە زۆر جارکەم شێخانەی سەرگەت چوونەتە هەوار کاتا هاتوونێتەوە مزگەوتەکان چەند جارێک گڕی گرتووە چی دەستنووسی تیا بۆ سوتاوە بەڵام تاکە شتێک کە باوەناوز بەجێ هێشت پێ دیوانی حەزرەتی باوەناوزوە کە کۆ کراوەتەوە لە تارانە ئێستا وابزانم چەند نامەیەکی مارسەری دکتۆرای لەسەر هاتووەتەوە تەنها ئەو دیوانەی هەیە کە شعرەکانی باوەناوزی تایە ئەویش بە زمانێکی قورسی هەورامی کۆن شعرەکانی تایە بێژگە لەوە هیچ بەڵگەیەکی تری باوەناوزمانیە و
ئەو لێکۆڵەرانەوەش نەبێت کە مەسلا وەکو سید علی دێکەدەیی ئەوە لەسەر لە دەفتەری یارانی باوەناوزا باسێکی باوەناوزی کردووە لە کتێبی سەرنجامی براکاکەیەکانە باسی باوەناوز کەوتووە باسی کەسایەتی باوەناوز و مێژووی باوەناوز و لەدایکبوونی ئەمانە لەم کتێبانە هەیە ئەم کتێبانەش مەحدودن مەسلا بۆ نمونە جەنابەت کتێبەکەی لەوە چێ مێژوو وێژەی کوردی لای سدێق بۆرەکەیت خوێنبێتەوە زۆر بە کاڵ و کرچی باسی باوەناوسەکە دیارە ئەویش نەیتوانیوە لە خۆیەوە شتێک بڵێت چونکە هیچ بەڵگەیەک ئێمە ناتوانانی بەبێ بەڵگە قسە لەسەر هیچ کەسێ بکەن بۆی نەبینە خاوەنی قسەی خۆمان و ئەو قسانە نەبێ بە مەڵک بەسەرمانەوە سەرگەت بێشگە لە سروشتە جوانەکەی بێژگە لە ئەو خوا ئەو جوانیەی پێیاوە کە لە دۆڵێکایەوە ئەم شاخانە باوەشیان پیا کردووە لە مێژوشدا پیاوی زۆر کەڵە پیاوی جوانی تیا هەڵکەوتووە سەرگەت تەنها بە سروشتەکەیەوە جوان نییە بە خەڵکە خوێنەوارەکەیەوە جوانە کە لە مێژوودا بەداخەوە من پێ دەڵێم لەوە چێت چەنەها دەستنووس بوو مەختوتە و دەستنووسمان هەبێ هەمووی شوێنراوە و براوە زوربیان هەستەکەم ئێستا لە ئەستەمبوڵا ماون مەسلان ئێمە بێژگە لە با تەنها باوەناوز نییە لە سەرگەتا ژیابێ ئێمە بابەغەی بڵامان هەیە شێعەلی سەرگەتیمان هەیە سێ عوسمانی سەرگەتیمان هەیە کە ئەمانە هەریەکی لە مێژووە پێگەیەکی گەورە و گرانیان هەبووە من حەزەکەم تەنها حەزەکەم چەند دقەیەک بێ بە ئەمانە بڵێ ئێستا باوەناوز هەر نەوەی باوەغی بڵا نەوەی باوەناوسە تقریبا 200 ساڵێکیان فەرقە ئێستا خەڵوە ئەگەر جەنابتان ماوەتان هەبێتان بەمەبەر خەڵوەتگەکەی بابەغی بڵا کە مەشهورە بە سید عەبدوڵڵا ئەویش بە بابەغی بڵا ملەقەبێتی دیارەکە ملەقەبیشی بۆ بابەغی بڵا بێ ئەو نەبووە حتمما شتێکی بووە ئەویش یا شعرێکی بووە یا بەرهەمێکی بووە بەو یا حەکیمێ بووە بڵێ بابەغی بڵاتان بەمە خەڵوەتگەکەی بابەغی بڵاش مەسلا ئەمە هەمووی قەبرسانەی کە لە خواری ئەم مەزارگەوە بینی قەبرسانی شەخانی سەرگەتە ئەم بەرنمەیە تایبەت کراوە بە سەرگەت و بە معالیمەکانی ئەم ناوچەیە و ئەم دێ بە تایبەت و سەرگەت خۆی مەڵبەندی علم و عیرفانە ئێستا هاتوومەتە سەر مەرقەد یاخود مەزاری بابەغەی بوڵا ئەمیژێکێکە لەو پیاوە ئاینیانەی کە 800 ساڵ وەکو مێژووناسانی ئەم ناوچێ باسەکەن پێش 800 ساڵ پێش ئێستا لێرە تەدریسی هەبووە حجرەی هەبووە خەڵکی فێری خوێندن و خوێنەواری کردووە لێرە شوێنی چکەتان پیشانە دەین ئێمە کە ئەو شوێنە شوێنی خەڵوەتگەی ئەو کەسە بووە پیاوە ئاینیەکان یا ئەو کەسانەی کە ویستویانە عیبادەت بکەن چوونەتە ئەشکەوتەکانی دووری دیەکان یا دووری ناوچە ئاوەدانەکان بۆی 40 ڕۆژ ئەمانەوە عیبادەتی خۆیانە کرد و لە خواپەرستی خۆیانە کرد ئەم شوێنە ئەم ئەشکەوتە ئەو شوێنەی ئەو بابەغەی وڵایە کە لێرە خەڵوەتگەی کردووە یا خوا بڵێن خەڵوەتی کردووە مانەوەی خۆی بەمانەوەی ماوەی کاتێکی زۆر بۆ عیبادەتکردن و خواپەرستی لەبەرەوەی کەس نەیە بەلایە کەس نەبینێت هەندێک کات باسەکەن چەندەن کە خورمایشان بردو یا چەند کەرتەنانێک یا چەندانێکیان بردو بۆی کە ئەو فترەی کە هەر پێی بەڕێکن تا ئەوەی کە ئەو عیبادەتە کە خۆیان قەناعەتیان پێ هەبوو خۆیان بڕوای تەواویان پێی هەبووە کە لێرەوە زۆر لە خوا نزیکە بنەوە بەڕاستی ئەمە یەکێکە لە هەرە کارە جوانەکانی ئەم ناوچێ یاخود مێژی جوانی دەی سەرگەت کە بەتەکید لێرە مامەسایەکی بەڕێزی شەیە قسەی باش و جدی لە سەرەکاتە بە ئێوەی ئاشنا بکەین. ئێمە لێرە ڕاوەستاوینە مەزاری بابەغی بوڵایە کەسێکی متەقی و کەسێکی خواپەرست بووە کە لە سەرگەتا ژیاوە 700 ساڵ پێش ئێستا بووە لەنەوەی باباناوسی سەرگەتی ئەمە کە خۆی ناوی سەید ئیبراهیمە ئەم مزگەوتی شە بووە مزگەوتەکەی ئەوە تا لێرە محرابەکەشی ماوە ئێستا محرابی مزگەوتەکەی ماوە کاتێک کە فەو دەکا بەر لەوەی فۆت بکە وەسێتی کردووە کە بمرێ بەر لە بەردەم مزگەوتەکە بینێژن ئێستا ئەم مەزارە ئێمە ئەبینی هی بابەغی بوڵایە مزگەوتەکە تا لە پشتیەوە ئێستاش محرابی مزگەوتەکەی ماوە من ئەوەی کەسێکە لە عابدەکان لە خواپەرستەکانی گوندی سەرگەت کە لێرە چلەخانەی هەبووە
هەروەکو ئەوانەی پێشوو کە چۆن عیبادەتیان کردووە چل شەو ڕۆژ لە چوونەتە خەڵوتگەیەکەوە عیبادەتیان کردووە خواپەرستی یادی خۆیان کردووە دەڕووی ئاستی خوێندنەواریەوە پلەی عەلامەیان پێداوە یعنی حتا بەعزە هینە گەڕنەوە لە فەلەکیات و ڕاضیات و ئەمانە دۆرێکی باڵای هەبوو ئەم بابەغی بڵایە کەسانی فێری فقی ئیسلامی فێری ڕاضیاتی علمی الفەلەک و ئەمانەی کردووە منتیقەی ئێمە سەد جار ڕاگوازراوە بار کراوە ئەمانە ئەگەر هەشتێکی هەبوو بێ بەجێ ماوە یعنی شتەکانی نەماوە شتەکانمان ئێمە ئەکسەری خۆشمان ئەو شتانەی هەمان بووە هەمووی نەماوە هەمووی سوتاوە یعنی بەجێمان هێشتووە ئەوەی کە بڵین ئەمە کە گرنگ بە مەکتەبەیەکمان هەبووە مەکتەبی ئەم باغی بڵاو بابە ناوسی ئەمە مەکتەبەکە سوتاوە چی ئەوەلیاتی ئەمانە هەبوو هیچ نەماڵی سادەجی سەرگرت بوو هەمووی سوتاوە تەنیا یەک شتمان بۆ دەچوە شەجەرەیەک لەگەڵ قورئانێک بەسەرهاتێکی شێخ عوسمانی سەرگەتیتان بۆ بگێڕێنمەوە ئەم شێخ عوسمانی سەرگەتی پیاوێکی زۆر مەشهورە بێ ئەمە تەمەنی گەڵێتەوە بۆ سەردەمی سوڵتانەکانی دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدا ئەبێ شێخ عوسمانی سەرگەتی لە سەردەمی زەمەنی مەولانا خالدی نەقشبەندی ئەبێ شێخ عوسمانی سەرگەتی مناڵە بێ دایکی ئەیبا بۆ خورماڵ هەموو ڕۆژێ بە مناڵی مەدرسەیەکی گەورەی لێ بێ خورماڵ لە سەرگەتش مەدرسەی تێ بێ بەڵام مەدرسەکەی خورماڵ پێشکەوتوترە بێ ئەیباتە ئەوێ ڕائەکاتەوە یێتەوە ناخوێنێ ڕۆژێک بەدەستی دایکی ئەگرێ لای ئەحماوە تووشی پیاوێگە بێ مناڵەکە بەدەستی ئەگری ئەڵێ ئەم مناڵە بۆچی ئەگریێ ئەڵێ وەڵا ئەوە ئەی بەمە خوێندن و ڕائەکا ئەڵێ دەوازی لێ بێنە قابلە تاپۆی ئەستەمبوڵ بۆ بێنێتەوە ئەمیش یەکسەر کپە بێ مناڵەکە بەدەست دایکیەوە ئەو ئەچێ نایەتەوە تا تاپۆی ئەستەمبوڵە بێنێتەوە قسەی ئەو پیاوە کاریگەری کاتە لەسەر شێخ عوسمانی سەرگەتی جا مەولانا خالد دۆسایەتێکی گەورەی لەگەڵ شێخانی نۆدێ و شێخانی نەقشبەندی ئەبێت شێخ عوسمانی سەرگەتی هەتا کاتێک کە مەولانا خالد کە لە بەغاوە یەت و کێشەیەکی لە بینی ئەحمەد ئەوەی بابانەکان میر ئەحمەدی بابان هابێ لەگەڵ سەردەمی شێخ مەعروفی نۆدەیە یەتە سەرگە 2 ساڵ لێرە ئەبێ اینجا زۆر چار لە نامەکانی کە نووسیەتی بۆ مەولانا خالد کەسی بە گۆرەی خۆی نەزانیوە پیاوێکی وا عەزیم بووە کە لە زۆر کتێبەکان ئابازەکرێ و کە مێژوویەکی ئەو ڕوونە شێخ عوسمانی سەرگەتی بە گۆرەی خۆی ناو بردووە بۆ نمونە مەسلا ئێستا لە سەردەمی ئێسەشا ئێمە پیاوی باشترمان ئێستا بۆ نمونە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کە لەم سەردا پێشوای کۆمەڵ بوو ناویان نابوو کۆتری ئاشتی یەکێکە لە پیاوەکان و کە لەم سەردەمە لە قەرنی 20 و 21 چەند ساڵێ لەمە بەر ئەمری خوای کرد لەبەرەوە ئێمە مێژوویەکی شکۆدارمان هەیە لە بواری خوێندنە خۆشبەختانە خەڵکی خیانەتکار و جاش و خۆفرۆش لەگەڵ ڕژێمەکان یەک لە دوایەکە نەمان بووە هەمووی لە خزمەتی علم و معرفەت و خوێندنا بوون لە مێژوودا پێگەی ژنان لە سەرگەر لەوپەڕی گەورەی و لوتکەدایە لە هەمووی گرنگتر هەر لە دێر زەمانەوە ژنانی سەرگەت و هەورامان خراونەتە بەر خوێندن و بەشداریان کردووە لە پرسە سیاسی و کۆمەڵایەتەکاندا ژنان لەم گوندەی ئێمەیە شان بەشانی پیاوان ئیشیان کردووە لە هەموو بوارەکانە لە بواری کشت و کاڵا سیاسیە ئاژەڵداریە هیچیان پێ عیب نەبوو لە بواری هەموو ئیشەکان ئیشی ناوماڵ پێگەیاندنی خێزان مناڵ هەموو تاکێکی ئەم سەرگەتە ئافرەت هەمووی خوێنەواری هەیە لە کۆنیش داژنمان هەبووە بەڵێ وەکو دایە خەزانمان هەبووە شاعیر بووە ژنانی ترمان زۆر هەبووە ساحێبی خانە و دیواخان و خانەدان بوون حالیان ئەو ژنەی کە ئێستا تەمەنی لە 80 ساڵت کە لەم گوندا خانەدان بووە ساحێبی دیواخان بووە ئێستا سەفەری کردووە چووە بۆ میسر ئەو زیاتر شارەزایی هەیە لەسەر ژنانی پێشووتر ئەنی مێژووی ئەو زیاتر هەیە دایە خەزان پێگەی شاعیر بووە مەجلیسی گەرم کردووە دایە خەزان پێش کە مێژوو باسیەکە گەر سێری لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە ژن لەم گوندا من بە تایبەتی ئەوەی کە بزانم لەم گوندا زۆر پێگەیەکی بەرزوو باشی هەبووە لە ساڵی 1950 مەکتەب هاتووەتە ئەم گوندە کچوو کوڕ فەرقیان نەبووە لەم گوندا هەموو چوونەتە مەکتەب هەموو خوێنەواریان هەیە طبعاً ئەم ئازادیەی ژنیش کە لەم گوندا هەبووە ئەگەڕێتەوە بۆ ئاستی ڕۆشنبیری برا و باوکەکان باوکمان
کە زۆر هاانیان ناوین کە کچ بخوێنێ نابێ کچ ئازادی لە سەرگەتا خوێنەواری نەخوێنەواری نییە بەڵێ نییە نەخوێنەوار نییە هەموو خوێنەوارن سەرگەت هەموو ئافرەتەکانی بەعام لە 95 شەهادەی بەرزیان هەیە دکتۆرن مهندیسان دیتر لە دائیرەکانە پێگەیەکی تایبەتیان هەیە ئەجا لە سژنیانی سەرگەت و گوند ئافرەت لەم گوندا زۆر ئازاد بووە لەبار ناحیەی هاوسەرگیریەوە ئازاد بووە کەس زۆر و زۆڵمی لێ نەکردووە ژن بە ژنمان نەبووە تا ئێستا گەورە بە بچووکمان نەبووە مارە بڕینی سەر بێشکەمان نەبووە لەم گوندەی ئێمە بەڕاستی ژن هەر لە کۆنەوە بەڵێ تا ئێستش وەختی خۆی لە زوو شاژنی هەورامان شورای هەبووە شورا هەبووە ئافرەت بۆی بووە دەنگ بە بۆی بووە بە ئەندام بێ لەو شورایە هەمانە ئافرەتێک تا ئێستش کە باسەکرێت لە مێژوو باسی ئەکا ژیلەی مەرەیان پێوتووە کە ئەو لەو شورایە ئەندام بۆ قسەی هەبووە ڕێئی هەبووە و ئێستش تا ئێسش ئەو هینە ماوەتەوە ڕێئیمان هەیە لە هەموو بوارێکە زڵم و زۆرمان لێ ناکرێت بەڵێ ئەندامی ئەنجمەنی ئەو شورای بووە زوو جا بە پێی بەڵگەنامەکانی هەورامان پێش هاتنی ئاینی ئیسلام هەتا ئێستا ئافرەت لەم هەورامانە بە تایبەتی لە گوندی سەرگەت پێگەیەکی تایبەتی هەبووە لە شوێنان ئافرەت زیندە بەچاڵ کراوە بەس لێرە ئەو نەریتە نەبووە زۆر یعنی ئازادیەکی تەواوی پێدراوە دەرەجە دوو نەبووە لە هەورامانە بەگشتی و بە تایبەتی لە سەرگەتیشە هەموو کاتەیە وەکو پیاو سیر کراوە. ئەگەر بکەویتە ژماردنی معالیمەکانی سەرگەت ئەوە لەوەیە نەتوانیت بە ئاسانی هەمووی بەسەر بکەیتەوە چونکە لە قەرنەکانی 4 و 5ەوە خوێندن و خوێندەواری لەگەڵ سەرگەت و سەرگەتەکان دەست لە ملان بووە بۆیە زیادە ڕۆیی نییە ئەگەر بڵێن مێژووی سەرگەت مێژوێک بەقەت بەرزی چیاکانی دەوروبەری بەرزە و گرنگە بەپێ ئەو سەرچاوانە و بەپێ ئەوەی کە بە ئێمە گەیشتووە بابە ناوز باپیرز گەورەی ئێمەیە لەم دەیە ژیاوە و مرشید بووە و عالمیش بووە لە هەمان کاتەیانی دوو دەوری بینیوە دەورێک ئرشادی کردووە دەورێکیش عالمێکی زۆر گەورە بوو تەنانەت چووەتە بەغا ئەو شوێنانە و علمی کۆ کردوێتەوە هاتووەتە ئێرە و قورئانێکی دەستنووسیشی هەیە ئێستا حالیان لە بەغایەک ئەم قورئانە لەلایەن چەند کەسێکەوە ئەم قورئانە فرۆشراوە پارێکی زۆری ئەو کاتەش ئەو مامۆستایەکی ئاینی فرۆشتوویەتی ئێستا لە بەغایان ئێمە توانین بچین ڕسموشتی ئەو قورئانە وەرگین بە پێی ئەمە کەواتە بە سەرگەت لەو کاتەوە کە بابەناوس سەرپەرشتی ئەم دێی کردووە خوێنەواری تیان نەبراوە هەم دوو سەرێکی مرشدی تیان نەبراوە شێخ و تەکیە و خانەقا و ئەمانە تا ئەمڕۆ تا عەفوەن تا بڵێن زمانی شەحەسەنی پێ ئەڵەن کە پێش تقریبا تا پەنجاکان ئەو دووینە بە یەکەوە هاتوون عولەمایان تیان نەبراوە پشت بە پشت هەمیشە عالم هەبووە لەم شەجەرەیەدا عولەما یەک دەستی ئەو علمیان گرتۆ گیانوان یەکێکیکە و لەم لاشەوە ئیرشاد تەریقەت و با بڵێن وەکو تەریقەت ناوەکو تەکیە و خانەقا و ئەمەیان هەبووە هەتاوەکو سەردەمی شەحەسەنی سەرگەت کە باپیرەی ئێمە ئەکات مەکان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ کۆن تەوان لەو بەینا مەگەر سەیری شەجەرەکە بکەین یەک بیان هێنین دوای باوەناوس ناتوانین هەمویان بێن چونکە ئەمە تا گەینە سەر ئیمامی حسین ئیمامی عەلیش 46 بۆ 45 کەسمان هەیە لەو بەینا ئێمە باو باپیرمان هەمووشیان عولەما بوون زائیدەن تا نیشانە بووە بڵێن مرشیدیش بوون لە هەمان کاتدا بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر شارەزاین تاریخێکی تۆزە تازەتر شارەزا ئەوانە هەیە لە نووسینەکان و لە شەجەرە مۆرکراوەکانە بەڵام ئێمە لە شێخ عوسمانی سەرگەتەوە هەمانە شێخ عوسمانی سەرگەت مقابلی شێخ عوسمانی تەوێڵە بووە لەو کاتەدا کە شێخ عوسمانی تەوێڵە لە تەوێڵە بووە شێخ عوسمانی سەرگەتیش لێرە بووە هاوڕێیەتی و خزمایەتیەکی نزیکیان هەبووە بە یەکەوە تەنانەت ئەم شێخ عوسمانە زۆر عالمێک بووە کە لە شوێنەکان پرسی پێکراوە فتوای لێ وەرگیراوە لە زۆر شوێن فتوای لێ وەرگیراوە و هاتوون پرسیاریان لێ کردووە و لە سەردەمی سەراجەدینە بۆ شێخ عوسمانی یەکەم نەک ئەم شێخ عوسمانی دووڕۆکە لە تورکیا وەفاتی کرد لە سەردەمی ئەوایە حتا ئەوەندە شخصێکی گەورە بووە شێخ عوسمانی تەوێڵە ئەو کاتە شێخ نەبووە
شێخ عوسمان شێخ نەبووە طبعاً کە تەریقەی نەقشبەندی وەرگرتووە اینجا ئەم شێخێتی بەسەرا بڕاوە بەڵام ئەم شێخ بووە و علاقەیەکیشیان هەبووە و علاقەشکە هەبووە شێخ عوسمانی تەوێڵە بە نووسراوی ڕسمی خۆی داوا لە شێخ عوسمانەکە کە تۆ دوو کوڕت هەیە و لای منن ئەخوێنن بڵین لەوێ چونکە حجرە هەبوو لێرەش حجرەوە بەڵام عادەتەن هەمیشە خەڵکێک حەزی کردو بچێتە لایەکی کە بخوێنە کوڕەکانی شێخ عوسمانی سەرگەت کە شێخ عەبدولکەریم و شێخ عەلیە ئەبین بە باپیرەی ئێمە چوونەتە لای خانەقای تەوێڵە لێوێ خوێندویانە دیارە تەوێڵە لێوێ خوێندویان لە شێخ عوسمانی گەورە لای تەمان خۆی نا ئیمامی هەبوو و مدەرسی هەبووە کە لێوێ خوێندوێتی ئەوەندە معجب بووە بە ئەخلاق و ئاداب و عیلمیان داوای لێ کردووە لە شێخ عوسمانی سەرگەت کە دوو کچی هەیە بۆ ئەو دوو کوڕەی مارە بکە یعنی کچێکی مارە کردو بۆ شێخ عوسمانی بۆ شێخ عەلی و کچێکیش بۆ شێخ عەبدولکەریم و ئێستا ئێمە لەنەوەی ئەوانەین لە کچەکانی شێخ عوسمانەوە وتمان ئەم حجرانە کە ئەڵێن خانەقا حجرەش بووە لە هەمان کاتدا حجرە لە سەرگەتدا نەبراوە یعنی حجرە بەشێک بووە لە ژیانی سەرگەت هەتا پەنجاکان حتا مەسەلەن گەر بچینەوە سەر تۆزە ئەولاترەوە با بڵێن مەولانە خالد کە لە قەرەداغ ژیا و دوایی چۆتەین و هاتووەتەوە زۆر جار کە لە بەغا گەڕاوەتەوە بۆ هاتووەتە سەرگەت چوار تاریخی تەواومان هەیە کە چوار هاوینی تەواو مەولانە خالد لە سەرگەت لای ئەم شێخ عوسمانی سەرگەتە ژیاوە لەگەڵیشا حتا کە چوون بۆ کێسانەکان لەگەڵا کۆچی کردووەیە ئەمە تا ئەوێ کە حجرە هەبووە معنای ئەوەیە خوێندکار و فەقێش هەبووە مامۆساژ هەبووە دوای ئەوە لە پەنجاکانە کە مەسەلەی ئەم عیلمەدا هات سەرگەت زۆربەی خەڵکەکان ئەڵێن لە 49 و 50دا مەحلومی تیا بووە خۆیان چوون داوان لە مدیناحێ و لە خوڕماڵ کردووە کە خەڵکیان بۆ بنێرە فێری خوێنەوە یعنی ئەوە طالب العلم بوون کە مامۆسایان بۆ نێراوە پێشەوەی قوتابخانە بکرێتەوە خوڕماڵ پێم وایە هێشتا خوڕماڵ تازە مەکتەب بووە داوان لە خوڕماڵ کردووە کە مامۆسایەک بێت مەحلومەی پێوتونەتەوە کە بینیوێتی خەڵکێک بە جۆش و خۆشەوە ئەچن بەرەو خوێنەواری لەبەرەوە ئەو مامۆسانە چوون داوایان کردووەتە خەڵکی ئەو دێ مستحقیەوەن زایدەن خەڵکی دێکەش خۆیان یارمەتی دەربوون کە داوای مەکتەبیان کردووە و لە 50 بە ڕسمی مەکتەبی ابتیدایی کراوەتەوە لە سەرگەت و خۆیان خانوویان ناوەتە لە ناو دێکە بە خۆڕایی یعنی بە خۆبەخشانە هەتاوەکو لەم ئەخیرانەوە تا هەفتاکان اینجا مەکتەب با بڵێن دروست کرا وەکو فعلی بەڵام لەو کاتەوە وەکو خۆبەخش و نیوە تۆزەکرەیە کە حکوومەت دیاوێتی بە خاڵە شەخ ساحب لە مەخیرا ئەگینە هەروەکو خۆبەخش مەکتەب دراوە بە خەڵکی سەرگەت و بەو شێوەیە سەرگەت خوێندەوارێکی زۆری تیا پێشکەوتەوە چونکە خەڵکەکە حەزیان لە خوێندەواری بووە لە هەموو ڕوویەکەوە سەرگەت پێشکەوتووە لە خوێندەواریە باوەڕ دەبێت ئەستا ئەگەر دکتۆری سەرگەت ببژێری سەر سوڕەمێنێ ئەڵێ ئەمە لەوانەیە قەزایەک یا پارێزگایەک بێ ئەوەندە دکتۆری تیا لە هەموو اختصاسەکان مهندسەکان عینیشت ماجستێر دکتۆرا یعنی ئەگەر تۆ ئێستا بۆ دەموت بۆ ڕیس بکەم باوەڕت هەبێ خەڵکێک باوەڕ ناکات لە دەیەکی بچووکە لە بڵین 100 ماڵ یا تا 150 ماڵ ئەم هەموو دکتۆر و مهندس و ئەم شتانەی تیا دەرکەوتبێ و تایە هەبێت ئێمە ئەگە هەرچی شاعیر و ئەدیب و نووسەرەکانی کلاسیکمان هەیە هەمویان قەرزاری هەورامانن بۆچی لە سەرگە لە هەورامانە مەدارسی پێش هاتنی خۆتان نەزانن قوتابخانە بەرهەمێکی نوێیە لە سیەکانە لە قەرنی 20 و کۆتایی قەرنی 90 و بیدایەتی قەرنی 20 خوێندن هاتە وڵاتەوە لە پێش هاتن دەوڵەت میسر و ئیجاب بۆ عێراق لە 20ەکانە قوتابخانە هاتە ئەم وڵاتەوە بەڵام ئێمە پێش 20ەکان و لە قەرنی 5 و 6 و لە پێشەوانەشا هەورامان پێگەیەکی مێژوویی بووە تەکیە و خانەقاکانمان پێگەی مەدرسەیەکی جێگەی فکر و فەلسەفە و عیرفان و ئەدەب و خۆڕەوشت بووە جێگەی تەسکەی نەفس بووە جێگەی عیرفان بووە سەرگەتیش پشکی شێری بەرکەوتووە لە مێژووەدا هەورامان ئێمە هەورامان شانازی بە کەلتورمانەوەکەین بە تەکیە و خانەقانەکانمانەوە بە مزگەوتەکانمانەکەین کە پیاوی وەکو سالم و نالی و مەحوی و مەولەوی و قانع کە باپیرەگۆرەی قەبری لێرەیە بەردەوام زۆربەی ژیانی لە سەرگەتا بووە لەگەڵ ئەم شێخانەی سەرگەتا ئاوێتە بووە تێکەڵ بوون لە بواری علم عیرفان و علم و ئەدەب و فکرە لەبەر ئەوە بەڕاستی هەورامان لە مێژوودا جێگە پەنجەی دیارە سەرگەتیش پێ دەڵێم خانەقای بیارە و تێوێڵە و باخەکۆن و سەرگەت لە مێژووە دەورێکی کاریگەریان هەبوو
لە مێژووی کۆن و نوێدا سەرگەت شۆڕش و کوردایەتی و بەرەنگاربوونەوەیان جێنێشتۆ و لە پاڵ ئەو هەموو ڕۆشنبیری و خوێندەواری و ئەو معالیمە گەورانەدا هەمیشە هێزێکیش بوون بۆ بەرەنگاربوونەوەی دوژمنان. سەرگەت خۆی بە سەرچاوەیەکی زانستی و علمی و شریعەتی بووە، بەڵام لە پەنای ئەوەشە لە پاڵ ئەوەشە لە ئەرکی شۆڕشی و لە ئەرکی تێکۆشان لە پێناوی کورد و لە شۆڕشەکانی گەلی کووردا بێبەش نەبووە، یعنی پشتی شێری بەرکەوتووە سەرگەت. هەر لەو ساڵانەی کە بۆیان باس کردوین لە 16 سەرگەت قەسف کرا بە دۆشکەی شەستیر قەسف کراوە، 2 شەهید و 28 برینداری هەبووە ئەو کاتە، هەنی 2 کەس شەهید بوو، کوڕێک و لەگەڵ دایکەکەیە لەگەڵ 28 کەسی ترا بریندار بوون. لە 69 بە قومبەلەی ناپاڵم سەرگەت درایە بەر ناپاڵم. ئەمە لە پای چییە؟ لە پای ئەوەی کە مرکزێکی شۆڕژگێڕی پێشمەرگە بوو لە سەرگەتا، یعنی سەرگەتیش چەندها شەهیدی داوە، هەر لە سەردەمی زمانی ئینگلیزەوە، لە سەردەمی عومەر عەلیەوە، لە سەردەمی شۆڕشەکانەوە سەرگەت بەر تۆپ دراوە، قەسف کراوە لە شۆڕشەکانی لە سەردەمی ئینگلیزە، یعنی پشتی شێری بەرکەوتووە سەرگەت لە ئاستی تێکۆشتانی گەلی کووردا. پشتگیری لە شۆڕشەکەی شێخ مەحموودی مەلی کردووە ئەو کاتە، ینی خەڵکی سەرگەت خۆی لێرەوە بە پێ ڕۆشتۆ بۆ سلێمانی بۆ یارمەتیدانی شێخ مەحموود کە ئەو کاتە دیفاعی لە گەلی کورد و لە مافی گەلی کورد کردووە. هەر لەو کاتەوە یعنی سەرگەت بێبەش نەبووە لە قەسف و لە ماڵ وێرانی و لە دەربەدەری، هەتا وای لێ هات ئەوەنە قەڵەباڵغ بووە سەرگەت پێشمەرگەی لێ بووە، وتم 2 جار قەسف کراوە. لەبەرەوەی سەرگەت پێگەیەکی جوغرافی زۆر گرنگی هەبووە، چ لە ڕووی شوێنەکەیەوە چ لە ڕووی باری گوزەرانەوە. سەرگەت کاتی کە شۆڕشەکان سەریان هەڵداوە پەناگەیەکی گەورە بووە بۆیان، چونکە شوێنێکی شاخاویە، شوێنی چەم و ئەشکەوتی زۆری لێ بووە، پەناگەیەک بووە بۆ شۆڕشەکان. جگە لەوەش کاتێکە میلەتی کورد لە شارەکانە لێ قۆمەوە زۆریان ڕویان کردوتە سەرگەت بۆ پەناگەیەک بۆ ئەو خەڵکە. هەورامان ناڵێم مێژووی هەمووی کورد، زۆر ئاوێتەیە لەگەڵ مێژووی حەزارەتی فارس و ئێرانیا، زۆر تێکەڵە. مەسلەسە زۆر جار کاتێک کە مێژووی ئێرانە خوێنی تۆ هەستەکەی تۆ بەشێک لەو مێژووی مەسلا بۆ باسی بۆ لە سەردەمی مادەوە تە سەردەمی ئەشکانی و هەقامەنشین تایەتە سەردەمی ساسانی، تۆ هەست ناکەی بەشێکی دابڕاوی لەو مێژووە، هەستەکەی بەشێکی لەو مێژووە، لە هەستەکەی ئەو مێژووە لەوە چه هی تۆش بێ. لە ئێستا خەتی ئێمە بە خەتی ئارامی نووسیمانە، خەتی هەورامی تا حتا هاتنی ئەسکەندەری مەقدۆنی کە ئەسکەندەری مەقدۆنی هات ئەم ناوچەیەگرت هەورامان هەمووی خەتەکان گۆڕی بۆ لاتینی، بە لاتینیە نووسیان بە یۆنانی کۆن، هەورامان هەر بە تەسلیم خەتەکەی تەسلیم نەبوو، بە هینی نەینووسیار بە ئارامی مایەوە. یەک خەتی لاتینی یۆنانی کۆن نابینی لە هەورامانە، هەمووی ئارامیە. لەبەرەوە مێژووی ئێمە ئەو مێژوویەکە لەگەڵ فارسا تێکەڵ بوو، لەگەڵ حەزارەتی ئێرانیا زۆر تێکەڵە. کێشەی مێژوو هەر کەسێک هاتووە نووسێتی و بەلای خۆی ڕایکێشاوە. بەداخەوە ئێمە هەر لە ئێستەشا سێرکە هەر کەسێک گەگری زمانێکی ستانداری هەیە بۆ خۆی. کورد تا ئێستش مێژوویەکی زمانێکی ستاندارمان نییە. بۆچی؟ کەواتە ئێمەش کەسێکیش نەبووە خەمخۆری مێژوو بنووسێتەوە. فارسێک هاتووە مێژوەکەی تۆشی قۆسوەتەوە بۆ خۆی، عەرەبێک هاتووە خۆستوێتی بۆ خۆی، عوسمانیەک کابرایەکی دەوڵەتی عوسمانی هاتووە هەم دەزنوو. ئێستا بڕۆ ئەستەمبوڵ، بڕۆ مەتحەفەکەی مەتحەفی تورکیا پڕە لە مەخطوطاتی وڵاتی ئێمە لە سەردەمی عوسمانی بردویانە. خەمخۆر بوون بۆ خۆیان و حەزیان کردن مێژوەکانی نەوتەوەکانی تر بشێوێنن بەچی بەشاردنەوەی مەخطوطەکانیان. بەسیترین شت کاتێک کە هۆلاکۆ هات بەغای گرت، دیجلێڵە شین بوو، بەکردنی مەخطوطەکانی کردە ناو دیجلەوە، بە حیبری ئەو مەخطوطانە دیجل شین بوو. تەسەور کە ئەمە زوڵمێکی گەورەی لە مێژووی ئەم وڵاتە کراوە. ئەو مێژووە بەشێکیش لە مێژووی من کە هۆلاکواتۆ کردوێتی ناو دیجلە و فراتەوە. کەواتە مێژوو ئەمە حاڵەتێکیش من هەستەکەم لە مێژوو هەتا ئێستش خەڵکێکی مؤەرخ مێژوو نووسێکی دەگمەن کەممان بووە، وەکو کەمال مەسەر وەکو هەندێک دەگمەنن، مێژوو نووسێکمان نەبووە لە مێژووە لەگەڵ سلسلەی مێژووی نەتەوەکەمان نابێت. خەمخۆری نەبووە، وەکو چۆن ئێستا خەمخۆرێک نییە زمانێکی ستاندارمان بۆ دروستکە. لە مێژوو شا خەمخۆرێکمان نەبووە، مێژوویەکی ڕاستەقین و حەقیقەتی خۆمان بنووسێتەوە هەر بێگانە بردوێتی. شتێک بڵێم
بەڵێ چۆن شۆڕشەکەمان هەمیشە بێزەبێت یەگن بەڵێ شێوا ئەوە هەمووی شۆڕشە بە سەقەتی دووبارە ئەبێتەوە مێژووە هەڵەکانی مێژوون یەک بە دوای یەک دووبارە ئەبنەوە مەسلەن بۆ نمونە ئێمە لە سەردەمی شەڕی دەوڵەتی عوسمانی و شەڕی رووسیەکانە کورد ئەمسا کوردیەدا بە لە بیرەوەکانی ئیحسانی هەر کوردی بیرەوەەکانی ئیحسانی نووری پاشا بخێنەوە هەر ڕق لە مێژووی خۆتە بێتەوە کە چۆن کورد بۆتە داردەسێک بۆ ئەم دوو دەسەڵاتە دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی و دەسەڵاتی اتحادی سۆڤێتی ئەو کاتی جاران مەسلە لەم سەردەمی میرشینەکانی خۆشمانە میرشینەکان چۆن لەسەر دەوڵەتی عوسمانی بەکاری هێناون چۆن خیانەت لە ناو کووردا بووە لەبەرەوە بەڕاستی مێژووی ئەمە مێژوویە کە بەداخەوە پڕ لە جوانی بەڵام ئەکرێ بڵێن نەخۆمان ڕەحممان بە خۆمان کردووە کەسی ڕەحمی پێکردوین نارەکانیشمان خۆی بێزەبێت کە تۆ ڕەحم بەخۆت ڕەحمە بەسم لە ڕووی مێژوویەکان ئەو مێژوویەکەمان ببراوە قوربان نەک لە ڕووی مێژووە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە هەموو ڕوویەکەوە زڵمان لێکراوە خۆشمان بەشێک بوون لەوە زڵمە چاوە ماچەکەم سەرگەر لەگەڵ ئەو مێژوە پڕ لە سەروەری و ئازایەتی و ئازادی هەیبووە ئێستا شەروایە ئەوان نانهێشتۆ و نەڕێگەش دەدەن ڕێگا و زانستی باوەناوس کوێر بێتەوە و دەیانەوێت هەمیشە بە زیندوی ڕای بگرن وەک پێشینانی ژووتیانە جیا لەسەر بنجی خۆی دەڕێتەوە لە سەرگەت هێزێکەیە بۆ ئەوەی هەم مێژوەکەی بپارێزێت هەم دابوو نەریتەکانی وەک خۆی بێڵێتەوە هەمیش شوێنەوار و جێگە و پێگەی پێشینان بێڵنەوە ئەمەش بۆ نەتەوەی کورد بەشێکە لە پاراستنی مێژوو و ڕزگارکردنی لە وێران بوون و ونکردنی